جه تلویزیون کردیا دنگی امریکا ل واشنطن پایتخت اف دمو همی دمن و باش ایرو سهشنبه 23 ماه پوشپرا 1726 کردیان برانبر 14 تیر ماه 1026 زاینه افکار من بفراونوری و از صالح دمیجر امی و دمجبیره جورا پیشش بکن منیش بەخێراتنی ئێوە بینەران عزیز دەکەم لە کاتژمێری داهاتوودا بە راپۆرت و چاوپێکەوتنی تایبەت پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتەکانی ئێران ناوچەکە ئەمریکا و جیهان دەکەین لەگەڵمان بمێننەوە. سەرۆک ترامپ دەڵێ تەنگەی هۆرمۆز کراوەیە بەڵام گەماڕۆدانی بەندەرەکانی ئێران دەست پێ دەکات. سروک دونالد ترامپ ل کوشکا سپی پیشوازی سروک وزیر عراق علی زیدی کرد. وقت ما سقط النظام ساڵێک دوای خوێناویترین ڕۆژەکانی سوەیدا برینی درەوزەکان هێشتا وەک خۆی ماوەتەوە. سروک وزیر اسرائیل بنجامین نتانیاهو هشیاری دا کو اگر ایران ایریشکنو بکه ده اسرائیل به تندی برسوه بده. وكيو هرجار ام بپشکترین داویین لکوشکا سپی دست پی بکن گلک مجارین گرینگ هنو بری دوسه دمجمیرانجی سروک وزیر عراقی علی زیدی لکوشکا سپی هاتا پیشوازی کرن دونالد ترامپ لسر ایران جی آخوی جبو آگاهین بهتر ام دچن جم پیامنیر دنگی امریکا لکوشکا سپی هیوا سلام دم باش هیوا ایرو لجم تچهیه ئەم کاتت باش ساڵە کەمێک لەمەوبەر نیوەڕۆخوانەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ سەرۆکوەزیرانی عێراقی ڕێخسبوو کۆتایی هات کە ژاوەی سیارەکانیان هەر لێرەوە تێپەڕین. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ لە نێوان سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ هەروەها سەرۆکوەزیرانی عێراق بەڕێوە چوو لەو کۆبوونەوەیەدا چەندین مژاری گرنگ گفتوگویان لەبارەوە کرا. هەروەها کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ ڕۆژنامەنووسان بەڕێوە چوو وەکو دەزانن لە سێ ڕۆژی ڕابردوودا بۆمبارانی چڕی حکوومەتی ئێران هەروەها چەندین شاری ئێران کرا. لەو بارەیەوە دۆناڵد ترامپ بۆ ڕاگەیاندنەکان لێدوانیدا دیارە کەسێک دڵخۆشە لە پەنامەوە بۆ ڕاگەیاندنەکان لێدوانیدا و ئاماژەی بە چەندین تەوەری گرنگ کرد سەبارەت بە ئێران ڕایگەیاند کە ئەو سەدا بیستەی دوێنێ ئاماژەی پێدا بوو ئیتر جێبەجێ ناکات ئەمەش بەهۆی ئەوەی کە چەندین سەرۆک و شێخ و ئەمیری وڵاتانی عەرەبی پەیوەندیان پێوە کردووە و چارەسەری دیکەیان بۆ بابەتەکە خستۆتە ڕوو. با گوێ لە خودی قسەکانی دۆناڵد ترامپ بگرین فەرموون بزانین لەو بارەیەوە چی دەڵێت. ئەمریکا گەروی هورمز دەپارێزێ هەر وەک دوێنێش وتم ئێمە ئیشمان بەنەود نییە بەڵام بۆ هاوپەیمانەکانمان گرنگە هاوپەیمانەکانمان لە کەنداو دوێنێ کە وتم باش دەسەپێنم خێرا ئەمیر و سەرۆکەکانیان تەلەفۆنیان کرد و وتیان پێشنیازی دیکەیان هەیە پێشنیازەکەیانەوە بوو کە ملیارەها دۆلار و بەرهێنان لە ئەمریکادا بکەن و کارگە دروست بکەن و هەلی کار بۆ ئەمریکیەکان دابین بکەن منیش ئەوەم پێ باش بوو. بەڵێ قسەی زۆر دەربارەی پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا کرا هەروەها دۆناڵد ترامپ جەختی کردەوە کە گەمارۆ دەخاتە سەر ئێران ناهێڵێت هیچ کەشتێک دەرباسی ئێران بێیان لە ئێرانەوە بەرەو جیهان بەڕێ بکەوێت چونکە ئەوەکو ئاماژەی پێکرد ئێرانەکان سوودیان لەو دەرفەتە وەرنەگرت کە دۆناڵد ترامپ لە ماوەی چەند مانگی ڕابردوودا پێیدان و سوودیان لە گفتوگۆکان وەرنەگرت هەروەها بەبیری هێنایەوە کە گورز بەردەوام دۆناڵد ترامپ گورزی کوشندەی لە ئێرانیەکان داوە لە خولی یەکەمی سەرۆکایەتی قاسم سولەیمانی و هاوکارە عێراقیەکەی ئەبوو مەهدی موهەندیسی کوشتووە ئەمەش بەم جۆرە پاڵپشتێکی گەورەی بۆ عێراق دابین کردو بە کوشتنی ئەوانە چونکە وەکو سەرۆکی ئەمریکا ئاماژێ پێکرد ئێران بەردەوام هەموو دراوسەکانی خۆی ئیزعاج کردووە بە عێراقیشەوە هەروەها ئاماژەی بۆ کرد کە پەیوەندیەکانی لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق خۆشن چونکە
سەرۆکوەزیرانی عێراق بە ئەمریکا معجیبە و دەیەوێت کار لەگەڵ ئەمریکا بکات هەرچەندە پلانیان نەبوو کە نیوەڕۆخوانیان بۆ ڕێک بخەن بەڵام بەهۆی ئەوەی کە گفتوگۆکان زۆر بەباشی بەڕێوە چوونە بۆیە نیوەڕۆخوانێکیشیان بۆ ڕێک دەخات. هەروە سەرۆکوەزیرانی عێراقیش ئاماژەی بۆ کرد کە هێزەکانی ئەمریکا لە خاکی عێراق دەکشێنەوە لە بەرامبەردا کۆمپانیا ئەمریکەکان دەچنە خاکی عێراق و بەرهێنان لە بواری نەوتدا دەکەن پەیوەندی پیشەسازی و ئابووری ئەمریکا لەگەڵ عێراق زۆر پتەوتر و چڕوپرتر دەبێت. باشە هیوا وەک دەزانی بابەتی ئێران هێشتا زۆر گەرم و گوڕە و هەواڵەکان و زانیاریەکان تا دێن شتی نوێ دێتە ئاراوە. دەمەوێت بزانم دوایین زانیاریەکان لەم بارەیە چین بە تایبەتی لەسەر شێوازی گەماڕۆکان و بردومانەکان. بەفراو هەر کۆبوونەوەیەک لە کۆشکی سپی دەکرێت باسی ئێران باسێکی سەرەکیە. دۆناڵد ترامپ شەو ڕایگەیاند کە بردومانەکان بە چڕوپڕی بەردەوام بوون لە چەند ڕۆژی ڕابردوودا و بەردەوامیش دەبن هەروەها گەمارۆژ دەخاتە سەر ئێران گەمارۆی تەواو بە جۆرێک کە گۆک و کوردەواری دەڵێن هەر مێشولەیەک دەربازی نەبێت. بەم جۆرە دۆناڵد ترامپ ڕایگەیان کە ئەو وەکو سەرۆکی ئەمریکا پێی وایە گەمارۆکان لەگەڵ بردومانەکان بەیەکەوە باشتر کار دەکەن لە دژی ئێران وا لە ئێرانیەکان دەکەن کە تەسلیمی خواستە نێودەوڵەتەکان بن هیچی دیکە ئاڵۆزی دروست نەکەن و ئاستەنگی بۆ بازرگانی نێودەوڵەتی دروست نەکەن با گوێ لە قسەکانی دۆناڵد ترامپ لەو بارەیەوە بگرین سەبارەت بە بردومانەکان زۆر بەتوندی بۆمباریانیان دەکەین و بەردەوام دەبین لە لێدانیان هەموو تواناکانیان لەناو دەبین گەڕووی هورمز کۆنتڕۆل دەکەین و دووبارە گەمارۆی دەریایی دەخینەوە سەر ئێران گەمارۆیەکە تەنیا بۆ ئێران و هاوکارەکانێتی و کەسی دیکە ناگرێتەوە گەمارۆیەکی زۆر بەهێز گەمارۆدانیان کاریگەری زۆرتر دەبێت لە بۆمبارانکردنیان بەڕای من گەمارۆدان و بردومانکردنیان پێکەوە زۆر کاریگەر دەبن. بەڵێ بەفرا بە گوێرەی ڕاگەیانەکانی کۆشکی سپی گەمارۆکان ئەم شەو بە کاتی کوردستان سەعات 11 شەو دەچنە بواری جێبەجێکردنەوە ئیتر هەموو ڕێگا دەریاکان لەسەر ئێران دەبڕدرێت و ئێران هیچ مافی هاتوچۆی لە دەریادا نامینێت هاوشێوەی مانگی ڕابردووش کە ئەم جۆرە گەمارۆیە خراپوە سەر ئێران. بەڵێ پامنێرە دەنگی ئەمریکا لە کۆشکا سپی هیوا سەلام سپاس بۆ ڤانزانیاریەنتە. هەروەک باسکرا پێشاتەکانی ناوچەکە و تەنگەی هۆرمۆز ئێستا بوونەتە گرنگترین تەوەری سیاسەتی دەرەوە و ئەمنی ئەمریکا. شان بەشانی ئۆپراسیۆنە سەربازیەکان هەنگاوە دیپلۆماسیەکانی واشنگتۆنیش بە خێرایی بەردەوامن و وەزارەتی دەرەوەی ئەمریکاش لە نزیکەوە بە دوواداچوون بۆ پێشاتەکانی ناوچەکە دەکات لە پەیوەندی لەگەڵ هاوپەیمانەکانی. سۆران خاتری پایامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکامان لەگەڵە. سۆران دوایین پێشاتەکانی ناوچەکە و هەڵوێستی وەزارەتی دەرەوەی ئەمریکامان بۆ باس بکە ئەمڕۆ. بەفرا و هێرشەکانی ئەمریکا بۆ سەر بنکە سەربازیەکانی حکوومەتی ئێران بربەیانی ئەمڕۆ سێشەمیش هەر بەردەوام بوو. سوپای فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سنتکام دەڵێ کە خولیکی دیکەی لە ئەم هێرشانە کۆتایی پێهێناوە بەربەیانی سێشەمە ئەم خۆلە چڕوپڕتر بوو نزیکەی 5 کاتژمێری خایان. سوپای ئەمریکا دەڵێ کە لە ئەم خولەی هێرشەکاندا بنکە سەربازیەکانی حکوومەتی ئێران لە بوشەهر، چابەهار، جاسک، کۆنارەک، ئەبوو موسا و بەندەر عەباس کردووەتە ئامانج بۆ ئەوەی کە توانای حکوومەتی ئێران بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە گەڕووی هۆرمۆز لاواز بکات. سیستمەکانی بەرگری کەنارئاوی و هەروەها ناوەندەکانی موشکی و درۆنی و تواناکانی دەریایی حکوومەتی ئێران ئامانجی سەرەکی ئەم هێرشانە بوون. سنتکام دەڵێ کە جەختی کردوتەوەرەوەی کە 50,000 هێزی ئەمریکا وشیار و ئامادە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر کراون. سنتکام هەروەها بربەیانی دووشەمە پێش دەستپێکردنی ئەم هێرشانە ڕاگەیاند کە ئەوە گەمارۆی دەریایی
حکوومەتی ئێران دەست پێ دەکاتەوە لەوم بە دووە لە ڕۆژی سێشەمە و بەرەوە دووە پاش دەستپێکردنی ئەم گەمارەوە دیسان هیچ کەشتێک بۆی نییە بڕاتە بەندەرەکانی ئێران یاخود لە بەندەرەکانی ئێران بێتە دەرەوە. بەڵام سندکام دەڵێ کە هێزەکانی ئەمریکا هێشتان پاڵپشتی کەشتیڕانی نێودەوڵەتی دەکەن لە تەنگەی هۆرموزوە هەر کەشتی کە ناڕواتە بەندەرەکانی ئێران یاخود لە بەندەرەکانی ئێران نایتە دەرێ بۆی هەیە بە ئازادانەوە بە ئازادیەوە لە تەنگەی هۆرموز هاتوو چوبکە و کێشەی نابێ بەس ئەم گەمارۆ بەس بۆ ئەو کەشتیانەیەکە دەڕۆنە بەندەرەکانی ئێران لە یا لە بەندەرەکانی ئێران دێتە دەرەوە. هەر لەسەر ئەم بابەتە وەزارەتی وزەی ئەمریکایش ڕاگەیاندووە چ ببێ حکوومەتی ئێران بێوە چ لەگەڵ حکوومەتی ئێران ئەوە هێزەکانی ئەمریکا ڕۆتی گواستنەوەی نەوت لە تەنگەی هۆرموز هەروەها دەپارێزن بۆ ئەوەی کە وزەی پێویست بۆ بازارەکانی جیهان دابین بکرێت. بەوتەی وەزارەتی وزەی ئەمریکا بەس لە ڕۆژی یەکشەمە 8,500,000 بەرمیل نەوت لە تەنگەی هۆرموز گواستراوەتەوە. لە خولی یەکەمی گەمارەوەی دەریایی ئەمریکا بۆ سەر حکوومەتی ئێران دەزانین کە نزیکەی 2 مانگی خایان لە ئەم 2 مانگەدا نزیکەی 140 کەشتی هێزەکانی ئەمریکا نیان هەش بڕۆنەوە بەندەرەکانی ئێرانی وە لە خۆت بەندەرەکانی ئێران بێنە دەرەوە. هەر لەم ماوەیەدا 9 کەشتی ویستویان کە ئەم گەمارەوە بشکێنن و بە قسەی هێزەکانی ئەمریکایان نەکرد بوو بەڵام ئەوە سوپای ئەمریکا ئەم کەشتیانەی کردە ئامانج و لە کاریشی خستن. خولی نوێ هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی ئێران و هەروەها دەورێکی دیکە لە گەمارەوەکان لە کاتێکدایە کە حکوومەتی ئێران لە چەند ڕۆژی ڕابردووە دەستی کردووە بە هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز و چەندین کەشتی لە تەنگەی هۆرموز کردووەتە ئامانج. باشە سۆران نەتەنێ ئێران عێریشا کەشتیان لە تەنگاوە هەرمەزێت کێ بەریا و عێریشا وڵاتین کەنداوێژی دیکە لەوێ دەربارەیدا چ جەمتایە؟ ڕاستە ساڵح جیا لە هێرشەکان بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز وڵاتانی ناوچەکەیش ئەوە چەند ڕۆژە بەردەوام دەبنە ئامانجی هێرشە موشکی و درۆنیەکانی حکوومەتی ئێران لە هەر لەسەر ئەم بابەتە ئەوە وزارەتی بەرگیری ئەمارات ڕایگەیاندووە کە یەک لەو کەسانێک 2 کەشتی ئیمارات لە تەنگەی هۆرموز بەربەیانی سێشەمە کراونەتە ئامانج کە کەسێکی هێندی لەو ناوەدا بووە کوژراوە هەروە 8 کەسی دیکەش بریندارن کە بە گوێرەی ئەو راپۆرتانەیە بەڵاو بووێتەوە تەندروستی 4 کەس لەوانە ناجێگیرە. وەزارەتی دەرەوەی ئەماراتیش هەر لەسەر ئەم بابەتە ڕاگەیاندراوێکی بەڵاو کردوێتەوە دەڵێ ئەو کارانەی حکوومەتی ئێران دەیکاوە هێرش دەکاتە سەر کەشتیەکان و ئەوەی کە دەیهەوێت تەنگەی هۆرموز وەکو ئامرازێکی گوشاریا بۆ سەرانە وەرگرتنێکی ئابووری بەکاربهێنێت ئەوە چەتەی دەریاییەوە مەترسیەکە بۆ سەر سەقامگیری و ئاسایشی ناوچەکە و سەقامگیری ئەو ئاسایشی وزەی لە هەموو دنیاشدا. بە دوای ئەم کوژانی ئەم هاوڵاتیە هەندیە لە ناو یەکی لە کەشتیەکانی ئیماراتەوە هەندیش دەڵێ کە جێگیری باڵۆێزی حکوومەتی ئێرانی لە ئەو وڵاتە بانگەشت کردووە لە دەزانین کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانەوە لە چەند مانگی ڕابردووە لە سەرەتای ئەم شەڕەوە لایەنیکەم 7 هاوڵاتی هەندی لە هێرشەکاندا بەتایبەت لە هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر کەشتیەکان و هەروە بۆ سەر وڵاتانی کەندا و کوژراون. ناوەندی ئۆپراسیۆنە دەریایەکانی بریتانیا شەروە باسی کردووە کە هێرش کراوەتە سەر کەشتێکی دیکەش ئەمە لە کاتێکدایە کە هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر وڵاتانی ناوچەکە بەتایبەت بۆ سەر کوێیت بەحرین و هەروەها ئوردون بەردەوامی هەیە چەند کاتژمێرێک لەمە پێش دیسان هەندی هەواڵ بەڵاو بووە کە گوایە حکوومەتی ئێران دیسان هێرشی کردوێتەوە سەر کوێیت و بەحرین بەڵام بربەیانی ئەمڕۆ سێشەمەش دوای تەوابوونی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی ئێران ئەمجا سپای پاسداران بە موشک و درۆن هێرشی کردە سەر کوێیت و ئوردون و وەزارەتی بەرگری ئوردون ڕاگەیاندووە کە جارێکی دیکە 4 موشکی حکوومەتی ئێرانی خسووەتە خوارەوە حکوومەتی ئەو هێرشی حکوومەتی ئێران کردووە سەرکەوتوو نەبووە. بەحرین ژووتویە بەرپەرچی موشکەکان و درۆنەکانی حکوومەتی ئێرانی داوەتەوە. ئەم هێرشانەی حکوومەتی ئێران چە بۆ سەر کەشتیەکان چە بۆ سەر وڵاتانی ناوچەکە کاردانەوەیکی زۆری لێکەوتوێتەوە و ئیدانێکی زۆری بەدووادا هاتووە لە یەکی لە نوێترین کاردانەوەکانە ئەوە
جۆزێف ئەون سەرۆکۆماری لوبنان کە لوبنانیش وڵاتەکەی خۆش یەکێکە لە قوربانیانی ئەو سیاسەتی ناوچەی حکوومەتی ئێران و تەداخلەکانی حکوومەتی ئێران لە وڵاتی ناوچەدا دەڵێ کە ئامانج لەم هێرشانە ئەوەیە کە ئاسایش و سەخامگیری ناوچەکە تێک بدرێت. سۆران خاتوری پەیامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا سپاس بۆ ئامادەبوونت. بله بفرو امش وزارت دربا بچن کنگریس امریکایی که چاوری کردن پشتی دمک کرد دارلین گراهام نوردن خوشکا سناتوری کوچکری لنزی گراهام وکو اندام سناتوی سوند بخوا بنافکرناویت پشتی دروجان جمرنا گراهاما کو گلک پرس لسر سباروجا سناتوی درخستن هولی جبو بهتر زانیاری نها پیامنیر دنگ امریکایی لکنگریس مریوان همه بمرای دنباش مریوان هنکی جمرا بحثا دارلین گراهام بکه و چما او لشونا لنزی گراهام هاتیه بنافکرن بەڵێ دارلین گراهام نوردن خوشکی بچووکی و خوشکی بچووک و تاقانەی لینزی گراهامە دارلین لە تەمەنی نەوجەوانیدا بوو کە دایک و باوکی مردن و لە دوای ئەوە لینزی گراهام بژێوی ژیانی بۆ دابین کردو و تا کۆتایی تەمەنیان پەیوەندێکی زۆر نزیک و بەهێزیان هەبوو. درنگانی دوێنێ شەو بە کاتی هەولێر پارێزگاری ویلایەتی ساوس کارۆلاینا بە پێی یاسای ئەو ویلایەتە دارلینی بۆ پڕکردنەوەی کورسەکەی لینزی گراهام دەستنیشان کرد. ئەمە پاژەوەی کە سەرۆک ترامپ و سەرۆکی سیناتیش پشگیریان لەو دەستنیشانکرە کرد بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 9:30 شەو بە کاتی هەولێر کە سعات 2:30 کات ئێستا دارلین سوێنی یاسایی بخوات ئەو پێش چەند خوڵێکی گەشتە سینات و چووە ئەو ئۆفیسەی کە سیناتۆر لینزی گراهامیشی تیا کرد. ئەم پۆستەکەی دارلین کاتیە و بڕیارە تا سەرەتای مانگی 1 ساڵی داهاتوو لەو پۆستەدا بمێنێتەوە. تا ئەو کاتە کەسێکی تر لەلایەن دانیشتوانی ویلایەتی ساوت کارۆلایناوە بۆ ئەنجومەنی سینات دەستنیشانەگرێت کە بڕیارە لە مانگی 11 هەڵبژاردن بکرێت. وەکوتم پێشتر سەرۆک ترامپ و سەرۆکی ئەنجومەنی سینات هەردووکیان پشتیوانی خۆیان بۆ دەستنیشانکردنی دارلین ڕاگەیاندە بوو. باشە مەریوان بیر و بۆچوونی دارلین چۆنە؟ مەبەستمەوەیە ئایا ڕوانینی لە ڕووی سیاسیەوە نزیکە لە لینزی گراهامی برای؟ بەڵێ یەکەم شت پاش دەستنیشانکردنی دارلین ئەوتی هەر کاتێ پێویستی بە لینزی گراهامە بوو بێت لینزی گراهام لێوە بووە بۆی و ئامادە بووە هەر یارمەتێکی بدات بۆیە هەروەها وتی باوەڕم وایە کە ئەمە خواستی لینزی بوو بێت و بەم شێوەیە من ڕێز لە براکە مەگرم. دەربارەی ئەزمموی ئەو هیچ ئەزمموونێکی کاری سیاسی بە تایبەتی لەسەر ئاستی فیدراالیدا نییە. لەبەرەوە هەتا ئێستا بارودۆخ یا ببوورەیان بۆچوونەکانی بە تەواوەتی نازانین. وەکوتم کارێکی کەسێکی هەڵبژێردناو نییە لە پۆستی حکومی بە تایبەتی لە سەراسی فیدراالدا ئیشی نەکردووە نەچۆتە ئەنجومەنی سینات لەوەش زیاتر وەکوتم بۆ ماوەی 6 مانگ دەست بەکارە بێت وەکو سیناتۆرێکی کاتی دەماشا دەکرێت و ئەرکی سەرەکی بریتە لە تەواوکردنی ماوەی کارکردنی لینزی گراهام. ڕاستە لینزی گراهام خۆی کاندید کردوبووە بۆ ئەوەی خولێکی تریش ئەو پۆستە وەرگێتەوە بەڵام بە پێی یاسا و لە حاڵەتی هەڵنەبژاردنەوەی هەتا سەرەتای مانگی ساڵی داهاتوو لەو پۆستەیدا دەمایەوە. بۆیە ئەرکی دارلین بە دەرەجەی 1 بە دەرەجەی یەکەمەوەی ئەو ماوەیە تەواو بکات و هەروەها دارلین پاش دەستنیشانکردنی بۆ ئەم پۆستە دوێنێ شەوە وتمان بەڵێنیدا کە پشتیوانی سەرۆک ترامپ کات ئەمە زۆر گرنگە بۆ پارتی کۆماری ئەمانە هەمووی ئاماژەن بەوەی کە دارلین بەردەوامە بێت لەسەر ڕێچکە و ڕێبازی لینزی گراهام نەگەوەی کە گۆڕانکاری بکات. هەروەک دەزانین لینزی گراهام یەکێ بوو لە بەهێزترین دەنگەکانی سینات بە تایبەتی لە مەسلەی سیاسەتی دەرەوە داپۆکیکردن لە هاوپەیمانانی ئەمریکا و پشتیوانی لە کورد و هەروەها ئۆکرانیا تا ئێستا هیچ ئاماژەیەکی ئاشکرا نییە کە دارلین بێوێت هیچ لەم مەسەلانە دوور بکەوێتەوە یان بیان گۆڕێت.
باشه هر وقت آنی زمان مریوان جبو کردان لینزی گراهام دوستکی بو دمک درش و پاریزوان کی ناسکری بو گلو تنشان هنه کو دارلین ده همان هلوسته نشان بده بەڵێ ئەمە یەکێک لە پرسیارە سەرەکیەکان ڕاستی و تا ئێستا هێشتا وەڵامی تەواومان لا نییە بەڵام هەنێ ئاماژەمان هەیە. لینزی گراهام کەسێکی زۆر ناسراوە بوو بۆ کورد و بەردەوام داکۆکی لە کورد دەکرد بە تایبەتی لە عێراق و لە سووریا. داڕین ئەزمموی کاری سیاسی نییە هێشتا بیر و بۆچوونی دەربارەی سیاسەتی دەرەوە نازانین یان قسەی لەبارەوە نەکردوون بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگە هەمان هەڵوێستی لینزی گراهامیە بێت لەبەرەوەی بەردەوام جەختی لەسەرەوە کردوێتەوە کە ئەو درێژە دەدات بە کاری براکەی و لەوانش کە لینزی گراهام بەیاخی پێدا پرسینەتەوەی یا پرسی کورد بوو بۆیە چاوەڕوان دەکەین لە ڕۆژانیان هەفتەکانی داهاتوودا بیر و بۆچوونەکانی دارلین ببیستین. بە تایبەتی ململالیە لە ئێران لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و جەنگی ئۆکرانیا لە ئەوروپا یانی ئەمانە ناچاریەکەن کە هەڵوێستی ڕوون و ئاشکرا هەبێت و ئەو کاتە بۆمان دەردەکەوێت کە چەند چالاک دەبێت و لە شەژمانی داهاتووە چی دەتوانێت بکات. مەریوان وەک دەزانی یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی گراهام بریتی بوو لە پرۆژە یاسایە کە سزای تونتر بەسەر رووسیا بسەپێنێ. دوایین زانیاری لەسەر ئەو پرۆژە یاسایە چییە؟ گەیشتوتە کوێ؟ بەڵێ ئێستا ساتێکی زۆر گرنگە و هەستیارە بۆ ئەم پرۆژە یاسایە ماوەیەکی زۆر لینزی گراهام و هاوکارەکانی لە هەردوو پارتەکە لە کۆماری دیموکرات لەسەر و پرۆژە یاسایی ئیشیانە کرد هەندێ ناکۆچیان هەبوو لەگەڵ ئیدارەی ترەمپا سەبارەت بە دەقی یاساکە یەک دوو ڕۆژ پێش مردنی لینزی گراهام کۆمەڵێک لە ئەندامانی سیناتی هەردوو پارتی دیموکرات و کۆماری ڕایان گەیان کە لەگەڵ ئیدارەی سەرۆک ترەمپ گەشتونەتە ڕێکەوتن لەسەر دەقێکی نوێی پرۆژە یاساکە. گرنگی ئەم یاسایە شتێکی زۆر گرنگە ئەوەیە کە نەک هەر سزای ئابووری زیاتر بەسەر رووسیا دەسەپێنێت بەڵکو ئەو وڵاتانش سزا دەدات کە بەردەوامن لە کڕینی نەوت و گاسی سروشتی لە رووسیا کە ئەمەش داهاتی سەرەکیە یەکێ لە سەرەکیەکانی رووسیا بۆ بەردەوامی جەنگ لە ئۆکرانیا. ئومێدەکەوەیە ئامانجەکەوەیە کە لەم ڕێوە رووسیا ناچار بکرێت جەنگی دژ بە ئۆکرانیا کۆتایی پێبێنێت وەکوتم پرۆژە یاساکە پشتیوانێکی فراوانی هەیە و زیاتر لە 80 سیناتۆر لە هەردوو پارتەکە پشتیوانیان کردووە بۆیە پێدەچێت لە چەند ڕۆژ و هەفتەی داهاتوودا ئەم پرۆژە یاسایە دەنگدانی لەسەر یا گفتوگوی لەسەر بکرێت و احتیمالێکی زۆر هەیە کە تێپەڕێنرێت. بله پامنری دنگ امریکا ل کنگرس مریوان همه سپاس جوابان آگاهی انتر برای بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نرمین جیاواز لدور رودان خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بله بینر هجا امجا امریکای دچن هرما روجلات ناوین سروک وزیر اسرائیل بنجامین نتانیاهو ایرو هشیاری دا کو اگر ایران ایریش کنو بکه د اسرائیل بتوندی برسوه بده. نتانیاهو د ویدیو اکیدا کو اوفیساوی بلاف کر گوت کو از جبر پرسن ایران اراد بجم اگر هون ایریش ما بکن هزر نکن کو روش آرام بمینه او روجن کو کسک ایریشی ما بکه و ام برسوه ندن بداوی بونه. او هشیاری نتانیاهو ته پشتی ایریشن سه روجی ین داوی کو ارتش امریکایی انجام دان وکو برسفداینا که بو ایران لسر ایریشاوی لسر کشتین بازرگانی ده تنگاوا هرمز ده. لە کاتێکدا گرژیەکانی نێوانتاران و واشنگتۆن دەچنە قۆناغێکی نوێوە پێشاتەکانی ئەمڕۆ دەری دەخەن کە قەیرانەکە چیتر تەنها ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی نییە بەڵکو ڕەهەندە سیاسی و ناوچەی و نێودەوڵەتیەکانی ئەم ڕوبەڕووبوونەوەیە ڕۆژانە فراوانتر دەبن. ئەمریکا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر ئامانجە سەربازیەکان لە ئێران و گەماڕۆی دەریایی بەندەرەکانی ئێرانیش دەستی پێکردووە. لە هەمان کاتدا سەرۆکوەزیرانی ئیسرائیل هۆشداری داوە کە هەر هێرشێکی نوێی ئێران
وەڵامی توندی ئیسرائیل لێ دەکەوێتەوە. لە ناوخۆی ئێرانیش کۆمەڵێک لە ئەندامانی پەرلەمان داوای بەردەوامی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمریکا و ڕێوشوێنی تۆڵەسەندنەوە دەکەن. ئەم پێشاتانە پرسیاری گرنگیان لەسەر ئایندەی ئەم قەیرانە و ئاسۆکانی هێناوەتە ئاراوە. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر فەرەیدون ڕەحمانی مامۆستای کۆمەڵناسی سیاسی لە زانکۆی یۆرک قسە دەکەین. کاک فەرەیدون وێرای سپاسم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. گەماڕۆی دەریایی بەندەرەکانی ئێران ئەمڕۆ خرايە بواری جێبەجێکردن. هاوکات هێرشە سەربازیەکانی ئەمریکاش بەردەوامن. بەڕای ئێوە ئامانجی سەرەکی واشنگتۆن چییە لەم هەنگاوانە کاک فەرەیدون؟ سلااو ڕێزم هەیە سپاس بۆ داوەتەکەتان. بەڕاستی کێشەی سەرەکی ئەمریکا ئەوەیە کە دوو مەسئلەی گەورە هەیە. یەکێکی پلانی درێژخایینی ئەمریکا و وڵاتە پێشکەوتووەکان یا دەسەڵاتدارەکانی ئەوروپا و ئەمریکا لەگەل وڵاتانی ناوچەکە بۆ ئەوەیە کە بتوانن سەقامگیریەکی سیاسی استراتیژیک دروست بکەن بۆ هەڵس و کەوتی و تجارەتی نێودەوڵەتی لە ناوچەکە بەرفەراوان بکەن و هەمە لایەنەتر بکەن. لەو شێوازەکە الان هەیە. دوو مەسئلەی سەقامگیری و ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە بەتایبەت مەسئلەی ئیسرائیل ئەو گرنگیە کە ئیسرائیل الان کێشەی ئاڵۆزیەکی گرنگی هەیە لەگەل ئێرانەوە لە مێژەوە لە ماوەی ئەو 47 ساڵە سیاسەتی کۆماری ئیسلامی ئەوە بووە کە مداخلە بکە لە ناوچەکە و هەروەها سیاسەتی ئیسرائیل بتوانێت بە شێوازێکی خۆی دەیوێت کۆنتڕۆل بکە و تا ڕادەیە کە حتا باسی کردووە کە ئیسرائیل لە ناو بچێت. ئەوەیە کە ئەو مەسئلە هەم لە بواری سیاسەتی نێودەوڵەتی ئیسرائیل و ناوچەکە و هەروەها لە مەسئلەی سەقامگیری ناوچەکە بەگشتی و خەلیجی فارس یا گەڕۆی هورمز بۆەوەی کە تجارەتێکی ناوچەکە بەرفەراوانتر بکرێت. باشە دکتۆر فەرەیدۆن باسی مەبەستەکانی واشنگتۆنمان کرد. وەک لە سەرەتاش ئاماژەم پێکرد هەڵوێستێکی تند لە ئێرانەوە هەیە بۆ بەرپەرشدانەوە و بەرەنگاربوونەوەی ئەمریکا. ئەی مەبەستی ئێران چییە لە ئەم قەیران دروستکردنە و لە بەردەوامبوونی ئەم گرژی و ئاڵۆزیانە لە ناوچەکە؟ بڵێ کۆماری ئیسلامی تەنیا و یەکم حکوومەتی شیعەیە لە دنیا کە لە بناغەی شیعی ویلایەت فەقیه و 12 ئیمامی یا ئیسنا عەشەری دروست بووە و نایەنوێ ئەو سیستەما تەنها حکوومەتێکە کە بەو بناغی فکریە و دروستکراوە بڕوخێت و بۆ مانەوەیکی دەبێت سیاسەتێکی جیاواز لە سیاسەتی ئیسلامی سنی مینستریمی ناوچەکە ببێت. وڵاتانی ئیسلامی ئەهل سنت زیاتر لەگەڵ ئەمریکا و ئەوروپا پەیوەندی باشیان هەیە و مداخلە لە ئەو فکری جیهادی ئیسلامیە ناکەن. کۆماری ئیسلامی بۆ مانەوەیە دەیوێ ئەو پایگای فکری خۆیە بخاتە جێ کە بتوانێت بمێنێ. ئەوە یەکە مانەوەی کۆماری ئیسلامی تەنیا بەر ئەساسی ئەو شێوازە فکریە تئۆلۆژی جیهادی ئیسلامیەیە کە فکری تەشەیوعی 12 ئیمامیە. ئەوە یەکە لابردنی ئەو فکرە نەمانی کۆماری ئیسلامیە. کۆماری ئیسلامی لەو 47 ساڵە بە بناغەی سدوری ئینقلاب و ناوبردنی ئیسرائیل و شەڕ لەگەلی ئیمپریالیزم و ئەمریکا و ئەوانە. بەڵێ کاک دکتۆر هەندێک لە ئاژانس هەواڵیەکان ئەمڕۆ باسییان لەوە کرد کە بەشێک لە وڵاتانی عەرەبی پشتیوانی دەستپێکردنی شەڕی دووبارەیان کردووە دژی ئێران واتە لە ئەمریکا پشتیوانیان کردووە. ئەگەر شتێکی لەم شێوەیە دروست ببێ ئەمە چی گۆڕانکاریێک لە ناوچەکە دەهێنێتە ئاراوە بەڕای جەنابەت؟ شەڕەکە بەرفەراوانتر دەبێت 100%. بەڵام ئایا کۆماری ئیسلامی توانی ئەوەیە هەیە کە بتوانێت وەکی دەوڵەتێکی سەقامگیر کە هێزێکی سەقامگیر و سیاسی و بەرفەراوانی هەیە نظامی بەرفەراوانی هەیە بتوانێت بربەرەکانی بکە بۆ ماوەیەکی درێژخایین؟ من باوەڕ ناکەم بە دوو دلیل. یەک مەسئلەی مەحدودیەتی ماڵیە کە حتا ئەو شەڕە تەسیرێکی منفی لەسەر ئەگەر ناوچەکە ئەوەندە نەبێت، بەڵام 100% لەگەل چینی چاکێشەیت بۆ دروست دەبێت، چون مەسەلەی هاتوچووی ئەو وزە و نەوت و مەنابعی خامی تەبیعی بۆ چین زۆرینەی لەو ناوچە دەڕوات. ئەوەیە کە بەرفەراوانبوونی ئەو شەڕە بە قازانجی حتا
چین کە پشتیوانی کۆماری ئیسلامیە نییە کۆماری ئیسلامی پارەی بە تایبەت بەردەوامبوونی ئەو شەڕیە نییە دوو ئەو شتەکە دەسەڵاتێکی یەکگرتوون نەماوە لە کۆماری ئیسلامی ئەلعان شەڕێکی بەدەستکردنی دەسەڵاتی سیاسی هەیە یعنی ناکۆکیەکی سەداسەد پنهان و لە پشتەوە هەیە ئەوەیە کە کۆماری ئیسلامی من پێم وایە بە تایبەت دەبینین کە زۆرینەی خەڵکەکە تەداومی ئەو سیاست و ئەو بەردەوامی ئەو حکوومەتە بەو شێوازیانە نییە من پێم وایە کۆماری ئیسلامی توانی بەردەوامبوونی شەڕێکی بەرفراوانی نابێت ممکنە چەند هەفتەی بخایەنێ بەڵام بەردەوام نابێت. باشە کاک دکتۆر کەواتە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت گرنگترین سناریۆی بەردەم ئێران و ناوچەکە چینە یا گەڕانەوەیە بۆ سەر ڕێبازی دانوستان یان هەردوو لا بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی درێژتر هەنگاو دەنێن. کۆماری ئیسلامی بە جوانی دەزانێت ئەگەر بڕۆیەتە سەر مێزی مزاکرە باشتر لەو شتەیە کە ئۆباما کردی لە 2016 و 17 قەتعەن نابێت ئەو شتەکە ترامپ هەڵی وەشاندەوە دەبێت مەسئلەی بە ئەلعان کاتی ئۆباما مۆزوعەکە زۆر گرنگ نەبوو مداخلەی کۆماری ئیسلامی و مێهوەری مقاومەتەوەوانە ئەلعان یەکێ لە باسە ئەسلیەکان نەتەنیا بۆ ترامپ بۆ ئیسرائیل و بۆ ناوچەکە مداخلەی کۆماری ئیسلامی لە یەمەن و عێراق و سووریە هەر ئەلعان عەلی زەیدی لە کاخی سفیدە لە وایت هاوسە ئەوەیە کە تۆ دەبینی ئەلعان کۆماری ئیسلامی فشارێکی سەداسەدی لەسەریە بۆ ئەوەیە کە یەک لە ئەهرۆمە سەرەکیەکانی سنووری ئینقلابی خۆی بەدوا بڕوات یا جێبێڵێ ئەو سیاسەتەوە ئەوە یەنێ ڕوخانی فکری و ئایدیۆلۆژیای کۆماری ئیسلامی تۆ کاتێک نەتوانی ئەتومیت ببێت هێزی ئەتومی دروست بکەیت ئەو شتەکە لە کاتی ئۆبامایش مەطرح بوو بەڵام ئەلعان فراتر لەوەیە تۆ دەبێ دەستبەرداری لە دەست هەڵگری لە مداخلە لە عێراق و سووریە و یەمەن و ناوچەکە مقاومەت لە ناو دەچێت تۆ فشاری ماڵیەکی وەشەناکیشت لەسرە ئەوەیە کە من فکرەکەم ئەگەر کۆماری ئیسلامی بێت و ئیمزایەکی دائمی بکات لەسەر ئەو موافقەتە خۆکوژیەکی سەداسەدە و دەبێت لە ناوەوە وەڵامی کێشەکانی ناوخۆ بدات بەشێک لە حکوومەت و دەسەڵاتیش کە ئەلعان شەڕیانە بۆ یەکگرتو کردی یەکگرتنی یەک پارچەکردنی دەسەڵات ئەوەیە کێشەیان لەگەڵ کۆماری ئیسلامی یا بەشەکانی دیکە ئەوەیە کە ئێوە دەتانوێت ئەو ئایدۆلۆژیە لابن و سەداسەد کێشەیەکی سەرەکی دەبێت. بەڵێ زۆر سپاس فەریدون ڕەحمانی مامۆستای زانکۆی یۆرک لە بواری کۆمەڵاتی سیاسی سپاس بۆ ئامادەبوونت کاک دکتۆر. زۆر خۆشحاڵ بووم. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرنێن جیاواز لە دۆر ڕوودانە خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. د چارچوبی سردان سروک وزیر عراقی علی زیدی بو امریکا دا سروک ترامپ لگل لکوشکا سپی لگل وی برسوا پرسن روزنامه‌وانان دا و هر دو سرکردیان بحثا خردکردنا تکلین آبوری برفرهکردنا هفکاری انرژی و پیشخستنا هفپاری استراتژیکا دم درێژ دناورا امریکا و عراق دا کر د برسوا پرسکی دا درباره ماینا هیزن امریکا عراق سروک ترامپ وها برسوا دا They have done a fantastic job over the last very short period of time, but they have a great leader, the new Prime Minister. He's a great leader. I think he's going to be there for a long period of time, and it's great to have you at the White House. Thank you very much. Thank you. Thank you. And he's a young man. He's young and he's handsome, which I don't like. I'm not happy about it.
بله بفراو او کلیپا کولی دای بشخواه یک ادم بو ما آماده کرده بود درباره پسندان سروک امریکای دونالد ترامپ بو سروک وزیر عراق علی زیدا بو و دیگه ادم داجی ترامپ بحثا وکشینا شاندنا هیزن امریکا جه عراقی کر کامل ویجی تماشا کن بهبره از با ناکم هوجداریا مهابا کولشکر ایدیلوی داره بمینن. ما دست به چالاکیک مازن کریه. گله کمپانیای مین مازن ده هفکاری به عراق راکن و ده روش باش بید. تکلین ما ده باش بنو هوجداری مانا لشکران نابید. بله جبو ببیجن آگاهی بهتر دوید درباره ده هفکارا ما سمیرا بالایی لوی داره بو سمیرا تبخیر هاتیت کوی کنفرانس روزنامه‌نویسی بوی هنه کی جمعنا بحثا کشو هوا وی کنفرانسی بکمل ورله گوداریت کرد لوها دیار بو کشو هوا که خوشه ترامپ هر دم خوش دکه راز بیجی باور بکه کشو هوا واشنطن دی سی چند گرم بو او قاس پیشوازی سروک ترامپی بو سروک وزیر عراق علی زیدی گله گرم بو خل بردرگهی دماوی پیشوازی آوی کری بخیرات ناوی کری پس ناوی کر برانبری روزنامه‌وانان و پشترا امچوینا لجورا جویناوان پشی جویناوان خلاص بوی ام چوینا هندور بسیار جهات نکرن سروک امریکا ترامپی گلک پشتگیریا خوش بو سروک زیدی نشان دا و گوت او سروک بهزه او نتنج بو عراق بلکو کسایتیه که گلک بهز لروش هلاتا ناوین و يرولك مظن بالليزه گلک هرگلی سروی بابتی ندانه لیدیسان جی گوت کو او پیمان گلک بخورد گلک باشین آبوری بعراقی را داینه پرستک جهاتا کرن گوت امریکا و پاراستنا عراقي بكا قد بلي أمريكا وبلز وبز أجر بي تي في عراقي بباراستنا أمريكا هبة أموي ببارزين أم عراقي ببارزين أي هرمي كردستان شي سميرة هيج باسي هرمي كردستان كرالا بلي كونفرنسا باس هات أكرن وسلوك وزير عراقي بورد برسفة هناك برستا بحثها بلي هندا برسي هاتنا كرن كا أو تشوا بكارن كو بيوندية برا بغداد وهوليري وهرمي كردستاني خرد بکن جبو چاره سرکنا او پرسگیریه کن دناو براوان دا پرسن موچه پرسن هناردنا گازه و پترول سروک وزیر عراق گود جبوی عراق یک گیانه یک پارچه کردستان جی او سردری چاوا لگل همو پارچندن بکه او دگل کردستان بکه دیسان سروک وزیر تشتكي جالك سير وكو سروك ترامب يقول بتجاروي وانا كريه او قاس حس كريه كو بردوام باغ دقال سروك وزير عراقي وي دعوت كربو خوارناني فرويجي وبشترا سروك وزير عراقي بوزير دربي عراقي دكتور فؤاد حسين بوزير بترول بوزير دارایی بهفرا چون پنتاگونش بوزارت جنگ امریکایی و دوان روز به دانجی وان گلک جوین گرین کنه لگل کمپانیای امریکایی و جوانا و جوینک هبل جورا بازرگانی امریکایی و هر وها لهیوستنجی و هل جوینک آبوری یگلک گرینگ بهتا ساس کرن و دنگ امریکا و که هر جار و بشوپینه وش نزدیک و بشوپینه و آماده به دیوان جوینا. گلک باشه سمیرا تشکیدین بالکش یعنی بالکش بوده و دا سروک ترامپ سروک وزیر عراقی را گفت که جوار قاسم سلیمانی کشت که لازم اویا وکو رندیه که به جوار هون چاوا دبیجن دبرسه و دا سروک وزیر عراقی برسه ندا اوی گوت جی از خوازم بحث پاشا روج بکم نکو بحث روج و سالن بوری و گوت اوی دمی دادما قاسم سلیمانی هتا کشتن او ابو مهدی المهندس او وی چاخی او مجولی بازرگانی بو وی هاش سیاست نبو. باشە چەند ڕۆژ دەمێننەوە سەردانەکانیان حتا دیمایکە هەفتیە بمێنن و جوینن وان بەردەوامن دگەل بەرپرسێن ئەمریکای ئەس باوەڕمە پلانجی هەنە کو ئەم وان ببینن دخوازبێژم هاوادیجی لە ژوورە ڕونشتنێ جویناندا تۆمباراک نێنەر تایبەتی سەرۆک ترامپی ji bo عێراقی و سووریە باڵیۆزێ تورکیا تۆمبارک لێرە ئامادە بوو هەروەها مارکۆ ڕۆبی وەزیرە دەربێ ئەمریکای gelek spas بۆ بازانیت سپاس بۆ هاوار gelek spas
ئەمڕۆ چواردەی مانگی حوتە ساڵێک بەسەر دەستپێکردنی خولێکی نوێی توندوتیژیەکان لە پارێزگای سوێدای سووریا تێدەپەڕێ کە یەکێکە لە خوێناویترین ڕووداوەکانی ساڵی ڕابردووی ئەو وڵاتە. بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتوەکان زیاتر لە 1700 کەس لەو توندوتیژانە گیانیان لەدەستداوە کە زۆربەیان لە کۆمەڵگای درەوزەکان بوون و نزیکەی 200,000 ئاوارەش بوون. دوای ساڵێک لەو کارەساتە سوێدا هێشتا لەگەڵ دەرەنجامە مرۆوی ئەمنیەکانی ئەو ململانەیە ڕوبەڕوویە. ئێڤان حەسیب راپۆرتێکی لەم بارەیەوە بۆ ئامادە کردوین. ساڵک دەرباس بوو و نەزیرا هێژ بۆ کوڕێ خۆدگری و شیناوی بەردەوام دکە گۆ یەک ji قوربانiyên komkujiya Swêdayê bû. Li gorî raporek netewin yekbûyî tundûtûjiya li Swêdayê di tîrmeha 2025 de bû sedema kuştina zêdetirî 1700 kesan got 1342 ji wan durzî bûn û nêzîkî 200,000 kes ji malên xwe koçber bûn. دایکا غەمگین داخواز دکە گۆ کەسن ێریشی سوێدایê kirin werin cezakirin. Gava rejîma Esed ket kurê min yekem kes çû Şamê da ku alîkariya wan bike. Ez xemgînim ku ew çû alîkariya wan bike lê paşê wan ew kuşt. Ez bang li her mirovê azad li Ewropa, Sûriyê û her deverê dikim ku ji bo cezakirina wan kesên ku bi hovane êrişî Swêdayê kirin alîkariya me bikin. Gelo sûcê xelkê Swêdayê û durziyan çi? Di 19 tîrmeha 2025 de hêzeka hikûmeta demkî ya Sûriyê xwendekarê zanîngehê Enîs El Herfûş li gundê Dêrşeîr li gundewarê El Swêdayê girtin. Dayika wî Mu'mîne dibêje got ji mafê wan e got çarenûs û cihê wî bizanibin. Enîs xwendekareke zanîngehê bû. Min ew li ser exlaqên baş mezin kiriye. û sê mehma bû ku xwendina xwe tamam bike. Ez dixwazim wî bibînim, dengê wî bibihîzim û cihê wî bizanim. Mafê her girtiyekî heye ku bi malbata xwe re tê kilî bike. Em dixwazin bizanin kurên me bi çi tawan û çi sûc hatine girtin. Daniel xortekî durzî ye got li welatên Îmaratên Erebî kar dike û berî destpêkirina tundûtijiyê serdana Swêdayê dikir. Dayika wî dibêje got ew salek berê li gel du pismamên xwe hatiye girtin û wan ji hingirtiyên got hatine berdan nas kirin got ew dîgirtîgeha Edrayê de ne. Ew û pismamên wî Enes û Eşref hatin girtin. Ev saleke me ji wan tu agahî negirtiye. Hingirtiyên berê ji me re gotin ku ew li girtîgeha Edra ne. Lê me nikarî bi wan re tîkilî bikin. Kurê min sivîl e û li Îmaratên Erebî bû. Ew serdana Swêdayê dikir. Dewletên garantor milletên dilovanî û raya giştî li ku ne. Em zarokên xwe dixwazin. Salek derbas bû. Ma divê em çi qas hêj di vê êşê de bimînin. Rapora netewin yekbûyî hêzên hikûmeta demkî di gel çekdarên eşîreyên Ereb bi binpêkirinin berfireh ên yasaya mirovî û yên mafên mirovan a navnetewî li dijî sivîlên durzî di navbera 14 û 16 tîrmeha 2025 de li parêzgeha Swêdayê tawanbar kir. Di nav de kuştin, işkence, binçavkirin, destdirêjî li ser jinan û talankirin. Îvan Hesîb, Dengê Amerîka. بله ام ل سوریه ببینن که خلک سوریه به هویه که براستی افتشتن که روی دایی سال که برای جاره کردن دوباره نبن هویه خلک سوریه اوه پشتی لدارخستنا یکم رونشتنا خواه پشتی روخاندنا دستلاتا بشار اسد پارلمان نویا سوریه دکاره پروسه که یاسایی چاوا جنوب دست پی بکو تا چه آسته هوی هنه که او د آشتیه که نافخوایی یا نوا پیکایته این سوریه ده به سر بکوه پارزر کرد سوریه رزدار عبدالله امام دکاره به باشی بر سواوان پرسان بده او نهاج المانیای با اوی که زندی به مرایه دم باش رزدار عبدالله سوری هویه که چاوا جوه پارلمان نو دکن دم باش که صالح سبارت به پارلمانی یا نبلت به انجمن گل هل به تیوی گل کن لی پرس دکوده حتی کی جان آستای اف پارلمانتایا کانه وان هیویانا پیک بینه یعنی لگوری راگاندن دستوری آکو بری ساله که یعنی دستپیکا دستهلاتا نودا هات راگاندن یعنی امبیجن دستهلاتین و
انجمنا قالك كيمن جيا برك يمترن حتى او امكانيه كان به كنترول دستهلات جيب کار بکه او جیج دستهاتی گرتنه جبر و از باور دکم و یعنی گلک هیوی کدبال خلکه دبال حوالاتیان سوری دا هنه جوه پرلمانتوی و لپاش بمینن و نینا جیب کرن. باشه کاک عبدالله یعنی یک جه تشتن کو گلک خلق يعني برانية خلقان بشتي شرن وهاي نافخوالي دكن أوجي أشتيا نافخوالي ودادمندية يعني دادورية وجهزة رولا برلماني ودفان د بيك أنينا فان هردو وان دا تشبه نهاش خاطر خواستن رولا كجلكي جرينج وجلكي مازن جوه برلمانات دوی بواريدا وارد دادورية دمكي دا واشتيا نافخوالي دا شوا اشتيا نافخوالي بشكل دادورية دمكي لمخابن يعني كاني هندك قاوراني هندك انجي نكاني كاني مثلا ياساين تنا خواستن دينات كاني هندك يعني بهرتن ياساين بري هيدا بكي لنكاني دستهلاتا جیکار کنترل بکی امزانن اف مسئله جی دادوری دمکی بشه کی بنگهین لسر پشتا دستهلاتا جیکار ته کار آنین ته پیگ آنین دما کو پرلمان نکانه به و دستهلاتا کنترل بکی هجار و یعنی رولا و دوی مسئله دا گلکی پاش به گلکی لواز به بله کاکی عبدالله یعنی ام ببیجن پیکاتین سوریه بخواه سوریه ولاتی پرزنگینه پیکاتین خواه چه پیکاتین اولی بن چه ین آینی بن ام بیشن چه ین نتوی بن پرلمان چاو دکاره وان پیکاتیان راضی بکه یان جوان حس بکه براستی کو اف پرلمان نونراتیا وان دیکه نهاکو پیکاتین هندری سوریه کشین وان این سیاسی این اولی ورن چاره سر کرن جخوا اوه چاره یا باشتر جبو کو د پرلمان دا او د دستهلات دن داجی ورن نونرتیا وان برنگی کی عادلانه ور چی کرن نه حال حاضر دا نونرتی نه عادلانه یعنی نونرتیا که سمبولیک نونرتیا که وک پروازه یعنی بس تنه ته خواستن بیجن ولا درزی جی هنه و علوی جی هنه و کردی هنه و همی هنه بله همی هنه بس یعنی یک رجاء وان جمارة وان نلقوري رجاء وانا نسبتي ملتي سوري دو كسن كوان تمثيل دكان يعني ناو كسن كو جواكا وان او بتيش لا داناج بوتنا اب نونارين منا يعني نها نونارين محافظة يعني باريزغاها سويدا ومثال ناو كسيكو محافظة سويدا بوتي اب نونارين ما شو بدا سلاته بجارتنا بناف كرنا بوتنا برا أبوري يعني أو نونرتيا الراس باش حال كيكي عبد الله يعني أرجومنتا بدستلات جد بيكو أو بيكو أف قناغ همي قناغ كفجوه زو رنج عندك كم يعني شاشي لفي دريم كماسي شيء ببن حتى كو برلمان كدائمي جبو سورية وقت اف برسكريك شهر سبب رنج اف أرجومنتا وانا استاتويا كردان تخازم مش مرة بحث استاتويا كردان بكن أو تشاوا دكارة كردان استاتويا که باش لسر عرضه هبو او چاوا دکاره ده پرلمان که وها دواره پاراستن اینها سبارت به کردان هنزانن برجی دما بشار اسد و باوی و حافظ اسد داجی کرد پرلمان ده هبون و حتی ده دسهلات جیب کار داجی هبون لی او هبونا کردان دوان دسهلاتان دا هبونا که سمبولیک بو و بی واته بو جبرکو کیشه یا کردی دوزا کردی سیاسی نهات بو چاره سر کرن هیروج وک بریا یعنی مادام او دوزا سیاسی آ کردی نهاتیه چاره سر کرن نونرتیا کردان چه ده پرلمان داوه چه ده دستهلات دن داوه به واته جبرکو نکانن دوزا کردی تمثیل بکن کانن تنه یعنی کرسیا که چونا خال کرسیا که بگرن بس نکانن روله که چاره سر کرن دوزا کردی دا بلیزن باوریا مدا یعنی اب عملی چا و چه ویا وقت عربی پیش حساب دینی یعنی دوی بره دوزا کردی بهاتا چاره سر کردن و پاشه لسر کرسی و لسر جمارا اندام کرد این پارلمانتوی دا گفتگو گوا و گفتگوانا اف پارا کردان و افجی رولوان هر حال دمین پیش تا هیوی اون کو همو پرسکریک ورن چاره سر کردن دنا وان دا امبیشن روشا کردان جی گالکس پاس پاریزر عبدالله امام تجی المانیا مرابوی مالا تاوا
دانیشتوانی هەردوو شاری تەقتەق و کۆیە لە هەرێمی کوردستان دەڵێن لە چەند هەفتەی ڕابردوودا ئاوی خواردنەوەیان قوڕاوی و پیسە و بەوتەی ئەوان چالاکی چەند کارگەیەک لە کەناری ڕووبارێکی ئەو ناوچەیە هۆکاری سەرەکی ئەم پیسبوونەوەیە. هەروەها هەندێکیان دەڵێن دوای بەکارهێنانی ئەم ئاوە تووشی نەخۆشی بوون. دەسەڵاتداران وێ ڕای پشتڕاستکردنەوەی وەرگرتنی سکاڵاکانیان دەڵێن بابەتەکەیان ڕەوانەی دام و دەستگا باڵەکان کردو بە دوواداچوون بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دەکەن. راپۆرتێکی دیارجەماڵ لەم بارەیە ببینن. بوونی ژمارە کارگەی چەولم لەسەر زەی بچووک ژینگەی ناوچەکەی شێواندووە. ئاوەکەی بە تەواوتی لێڵ کردووە و گرفتی گەورەی بۆ ئاوی خواردنەوەی ماڵان لە سنووری هەردوو شارۆچکەی تەقتەق و کۆیە دروست کردووە. هاوڵاتیان لێرە داد و بێدادیانە لەدەست خراپی کوالیتی ئاوەکەیان و داوای چارەسەری بەپەلە دەکەن. مام تاریق یەکێکە لە دانیشتوانی ناوچەکە. ئەو ناچارە زوو تانکی سەربانی ماڵەکەی لەو نیشت و قوڕەپاک بکاتەوە کە ئاوەکە جێ دەهێڵێت. ئاوەکەمانە هەمووی تووشی نەخۆشی بوو. دەڵێت ئێمە ئاوی قوڕاو دەخۆینەوە. ئەوە شوای کردو خۆمان و منداڵەکانمان تووشی نەخۆشیەکانی گورجلە و پێز ببین. داواکارە دەنگی ئەمریکا دەنگیان بگەێنێتە لایەنە پەیوەندیدارەکان. ئەو ئاوەکەیە کە دەی خۆی خەڵتاوە بە نسبەت خەرشی تەختەق قەزای تەختە هەموو تووشی و نەخۆشیە بووە، تووشی کلیە بووە، ئەو ڤایرۆزە یانی ئەو ئاوە تووشی ئەو ڤایرۆ نەخۆشیەمانی کردووە. داواکانم لە کەناڵی ئەمریکا نەگەکەمان بگەێنێتە جێ. سەرچاوی ئەم پیسبوونە لێرە نییە. ئەو کارگانەی بوونەتە هۆکاری شێواندنی زێی بچووک دەکەونە سنووری کارگێڕی شارۆچکەی چەمچەماڵ و شاردەی ئاغجەلەرەوە. ئەمە شوای کردووە چاودێریکردنیان قورستر بێت. چالاکانی کۆمەڵی مەدەنیش هاتوونەتە سەر هێڵ و بەردەوام نمونە لە ئاوەکە وەردەگرن و ئاراستەی تاقیگە و لایەنە پەیوەندیدارەکانی دەکەن. لێغوونی ئاوی زەی بچووک کاریگەری نێگەتیفی بەسەر ژیان و تەندروستی هەموو خەڵکی ئەو ناوچانە هەیە کە کەوتونتە لێواری زەی بچووک کە لە ئەنجامی کارکردنی غەسالەکان و زیادبوونی زەی ئاوی زەی بچووکە کە قوڕاو هەڵدەگرێتە خۆیەوە کاریگەری خستۆتە سەر مەشروع ئاوەکانی تەقتەق و کۆیەش کە ئەو ئاوە بە خاوێنی نەگا بەدەستی هاوڵاتیان کە بۆتە هۆی سەرهەڵدانی چەندین نەخۆشی وەکو بەردی گورچیلە و کۆمەڵی نەخۆشی تر کاریگەریەکەی ڕوونەکە لە نەخۆشخانەکان داتاکان بڵاو کراونەتەوە. بەرپەرچەدانەوەی فەرمی لە ئاستی کێشەکەدانە. بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی کۆیە گەرچی نمونیان لە ئاوەکە وەرگرتووە، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەیە بدەن و ڕێگریشیان کرد لە وێنەگرتنی سەردانە مەیدانیەکانیان. لە بەرامبەردا بەرپرسانی ئیدارەی تەقتەق نووسراوی فەرمیان ئاراستەی لایەنە باڵەکان کردووە بۆ ڕاگرتنی کارگەکان. بۆی ئەو شێروبوونەوە چای بیرەکانمان لە 150 وەستاوە ئەوەش بووتە گرفت بۆ ئێمە ڕۆژانە چەند کاتژمێرە پرۆژەکانمان تەوەسێت بۆی ئەو شێروبوونە. بۆی نووسرامان بۆ بەرز قایمەتی قەزای تەقتەق تەلەویز لای خوانەوە نووسرای بەرز کردێتەوە بۆ قەزای چەمچەمار و ناحیە ئاغجەلەر لەبەر ئەوەی کاریگەری چەولمەکان لە سنووری ئەو بەرن هەرچەندە ئێمە کلۆریش بەکاردێنن بەرەم لە ڕووی ڕەنگ و بۆنەوە ئاوەکەمان وەک پێویست نییە پیس نییە بەڵام شێلو بۆ ئاوەکەمان. بە پێی دوایین ئامارەکان ژمارەی دانیشتوانی تەقتەق نزیکەی 45,000 کەسە. ئێستا بەشێکی زۆری ئەم دانیشتوانە لەبەر مەترسی نەخۆشی پەنایان بردوۆتە بەر کڕینی ئاوی تانکەر و ئاوی کارتۆن. ئەوەش بارگرانێکی دارایی گەورەی بۆ دروستکردون و چاوەڕوانی ئاوردانەوەی بەپەلەی حکوومەتن. دیارجەمال دەنگی ئەمریکا تەقتەق. بله بفرام شن بشه ورزشه و دما بحث ورزشه کن دوام دماده جام جهانی تبیرامه کل امریکا مکزیک و کانادا. نخوشترین باش بومن. بو خوشه چاوا و سیروان همه خوش بکنش طرف بفرا خمین نخوا بمره سیروان
إيرو ياريا فرنسا وإسبانيا هي ياريا كبهزة يعني وجافرت كاس نزاني وجافرت شبه بأنجام تشفي دربارين هي. قالك سباس صالح براستي تظن تشتكي جيرد بيجن ديبرشن بشتي جامعة جيهاني وهذا تشتكي راستية نحنك جيرد بيجن بإنجليزي جيرد بيجن بوست تورنمنت بلوز نها أم بوي قناغي كسي وك منوتا دوي قناغي درباز دبجبر و ديبرشن هان يكسر بشتي جامعة جيهاني دس بيت درباس نا واش ما جيرز قالوا ام هلبت هدي بر بداويا في جامعة جيهاني دتشن و تي اف جي تي وي واتي كو اسا جوش و كلاجاني بلنتر دبا دو قناغا نيف فينالي ديان جيا بشتي فينالي ايرو سيشم انكو بشتي چند خله كان براستي دي ليستيكا فرنسا و اسبانيا الاستاديوم باجار دالاس يا تكساس اللي دار بكفه فرنسا هي فيديكو بسركفتنا كي لهمبر تيما الماتادور بو جارا دوم لدو هف جهه خود ماچا داوي يا جاما جيهاني ده مسوغر بك نها جي بريز دانا حما كريم نو بجيواني ناف نتوية فوتبولج بلجيكا بمرية كك دانا نظانم كك دانانها بمرية نب مرية از نظانم بس ديارة آمادية كك دانا تبخير هاتي جالكس باس بو بجدارياته چند خلق مانه و نیو فینالی دست بیت که کاک دانا بکرتی تچه چاورید که کو دوی یاریا هاند ببینید ناورا اسپانیا و فرنسا دو تیمن گورین اروپایی و جیهانی. بله با دنیای وکات سیروان هر وکو ازانین ام دو تیپ ام چوار تیپی که گشتونه ته چوار گوشه زیرین فرنسا و اسپانیا و انگلترا و ارجنتین اتوانم بڵێم هەمویان باشترین تیپەکانی ئەم پاڵوانیەتێ بوون هەرچەنە ئەرجنتین تۆزێک مشتومڕ لەسەری هەیە و هەروەها یاریەکانی قۆناغەکانی تۆزێک ئاسانتر بوو بەڵام تیپەکانی تر بە تایبەتی ئەوەی بەرەکەی ئەو بەریان کە حسابمان کرد ئەوسا زیاد لە چەند تیپێکی ئەوروپی گەشت بوونە قۆناغەکانی با بڵێن لە قۆناغی 32ەوە 11 تیپی ئەوروپی کە گەشت بوونە لایەک و ئێستا ئەم دوو تیپەی کە سەرکەوتون فەڕەنسا و ئیسپانیا زۆر شایستن کە تەنها بۆ بەبیرهێنانەوە بەم یاریەکەی بەلجیکاوە تیپی ئیسپانیا 36 یاریە لەسەر یەک نەدۆڕاوە چەند یاریەکی یەکسانبوونی هەبووە بەڵام تەنها لەم پاڵوانێتیشە یەک گۆڵی لێکراوە تیپی ئیسپانیا ناسراوە بەوەی وەکو لەبەرەوەی زۆربەی یاریزانەکانی یاریزانێنی یانەی بەرشلۆنەن تۆپ زۆر لای خوان ئەهێڵنەوە یانی ئەتوانین بڵین ئەگەر بێتەوە یادمان لە یاریەکەی بەلجیکا 68% کۆنتترۆلی تۆپیان هەبوو بەلجیکا تەنها 32% بەڵام ئەمە مانای وانە کە زۆر باشترن بەڵام تۆپ ئەهێڵنەوە و ئەم شەو چاوەڕوانەکەین کە یاریەکی زۆر بەهێز ببینین ئەگەر بەنسبەت کەکدانا تکارە بێژە هەردوو تیم دە هەمان ئاستی دەنێک پشتی بۆ گەشتنە vê قۆناغا پێش کۆتایی بە دڵنیاییەوە بەڵام تۆزێک چانسی فەڕەنسا زیاترە ئەتوانم بڵێم 60 بەچلن یعنی بە بۆچوونی من 60% چانسی فەڕەنسا زیاترە بۆ برنەوە وەک لە ئیسپانیا بەپێی ئەوەی کە تیپەکەی فەڕەنسا زۆر دەمێکە بە یەکۆ یاریەکەن زۆربەی یاریزانەکانی پاڵانێتێکی پێشووە لەگەڵیانە ماوەتەوە و بەبوونی ئەمپاپێ و چەندین یاریزانی باش هەرچەنە لە ئیسپانیاش بە دڵنیا و یاریزانی زۆر باشوانەیە ڕووکوتم ئەم دوو تیپە شایستە بوون بۆی کە بگەنە ئەم یاری پێشکۆتاییە لەم پاڵانێتی هەیە باشە کاکدانا نەها gelek pirsgirêk li ser mesela navbijwaniyê hatkirin tu çaverêt kir ku pirsgirêk divê qonağê bê herî kêm di van her sê çar yariyên mayî de pirsgirêkên navbijwaniyê de hebin نا لە ڕاستیدا ئەو مشتومڕی کە لەسەر ناوژیوانان هەیە لە هیچ پاڵانێتێکە کۆتایی نایە بەڵام ئێمە ئەگەر ئیشەڵا لە فرسەتێکی کە توانیمان ئەو مشتومڕانە چییە هۆکارەکان ئەوەیە کە بە یەک معیار بە یەک پێوانەیە لە پاڵانێتێکیان ناڕات بۆ نمونە لە یاریەکە ئەگەڕێنەوە بۆ ڤار بەڵام سێرەکە لە یاریەکەی بۆ نمونە یاریەکەی ئەرجنتین و مەسەر گەڕانەوە بۆ ڤار لەبەرەوەی فاولێک 25 چرکە پێشتر ڕوویابوو بەڵام لە یاریەکەی ئینگلتەرا و نەرویج دوایەوەی فاولێک لەسەر هاریکین کرا و دوای چرکە گۆڵەکە کران نەگەڕان ئەم تۆزە هەرچەنە ئەمڕۆ ئەو ناوژیوانی کامیاریە بەڕێوە کاکدانا ببوورە مخابن کات لێ دەکێ داوی بوو گەلێک سپاس هەلبەت چەند خولەکمانێک و یاریە فەرەنسا و ئیسپانیاش دەست پێکە مێ بە هەورە تەماشە بن کاک دانا و مێ ڕۆژەکەتن بەحساوی بکن ساڵح و بەفراوەز بەدگەرم جەموە
قالك سباس سيروان جبوفان زانياريين تا وميفاني تا بينر هجام لفرجي دكن داوية في برنامج حتى جاركدن هرشاد وبختبر بن